میێوانداری دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستانمان کرد و ئامانج لە کۆبوونەوەکەمان لەگەڵ سەرۆک و بەڕێوەبەری گشتی گەشت و گوزار لە پارێزگاکانی هەرێم و ڕاوێژکاری یاسایی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار ئامانجمان لە پەرەپێدان بە دوواداچوون بۆ پەرەپێدانی کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان و ئامادەکاریکردن بۆ دەرکردنی یاسای گەشتیاری لە هەرێمی کوردستان کە تاکو ئێستا لە هەرێمی کوردستان یاسای گەشتیاری نییە بۆیە گفتوگۆمان کرد لەسەر ئامادەکاریەکان بۆ دەرکردنی یاسای گەشت و گوزاری لە هەرێمی کوردستان وێڕای ئەوە بە دوواداچوون بۆ پرسی گەشتیاری و بە شێوازێک هەوڵ بدەین بە هەماهەنگیمان لەگەڵ دەستەی گەشت و گوزار هەوڵ دەین بۆ ئەوی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان بکرێتە یەکێک لە سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان. خۆتان نەزانن لە هەلومەرجی ئێستادا کاتێ هەرێمی کوردستان بە قەیرانی داراییدا تێ ئەپەڕێ پێویستیمان بە هەمەچەشکردنی سەرچاوەکانی داهاتە گەشتیاریش لە هەرێمی کوردستان بە حکمی ئەوەی نیشتیمانەکەمان وڵاتەکەمان وڵاتێکی جوانە خوا سروشتێکی جوانی پێبەخشیوین ئەتوانین بە هەماهەنگی هەردوو لامان هەوڵ بدەین بۆ ئەوەی پەرە زیاتر بە کەرتی گەشتیاری بدرێ هەروەها بڵاوکردنەوەی وشیاری گەشتیاری لەلایەن هاونیشتیمانیان و ڕێزگرتن لەو گەشتیارانەی کە ڕوو لە خاچی هەرێمی کوردستانەکەن بە مەبەستی گەشتیاری یەکێکی تر بوو لە تەوەرەکانی کۆبوونەوەکەمان وێڕای ئەوەی باس لە ڕۆڵی ڕاگەیاندنەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی کرا کە هانیان بدەین بۆ ئەوەی هوشیاری گەشتیاری بڵاو بکەنەوە. بۆ یەکەمین جارە پەرلەمانی کوردستان بیر لە سێکتەرێکی گرنگ و هەستیارە کاتەوە کە ئەویش گەشت و گوزارە. بۆیە سوپاسمان کردن کە ئێمە کۆبوونەوەکەی ئەمڕۆمان لەسەر ئەو مقاوماتەیان ئەو بنەمایانن کە گەشت و گوزار پێشەخات هەم لە ڕووی یاساییەوە هەم لە ڕووی توانای مرۆییەوە هەم لە ڕووی زانستیەوە و لە ڕووی ئەمن و ئیستقرار و ئاسایشی کوردستانەوە و لە ڕووی پێداویستی و دابینکردنی خزمەتگوزاری جۆرا و جۆر و هەماهەنگی ئێمە لەگەڵ دامەزرا و پەیوەندیدارەکان